نویسکار و شارەزایەکی ڕووسی دەبێژێت و حتا ململانەیە سووریە بەداوینێ ئەمریکا هێزن خۆشە سووریە ڤەناکشینێ و هێزن ئەمریکی وێ لە سووریە بمینن حتا دەمەکە نەدیار. ئیگۆر سۆپۆتین نویسکار و شارەزای ڕووسی وتارێک دەبن ناونیشانە کورد لە هەمبەر هەژمونە ئێرانێ بەڵاو کرد و تێدە بەحسە نیازên ئەمریکا دەربارەمانە هێزن ئەمریکی لە سووریە دکێ. سۆپۆتین گوت و دەدەما نەهادە ئەمریکا مژولە لێڤەگەڕەیە بە ئەستراتیجەتە خۆ لە سووریێ دەخوازێ ئەستراتیجەتەکە نو لە سووریە پەیڕەو بکێ. جێمس جێفرین ونەرێ تایبەتی ئەمریکاش بۆی کاروبارەی سووریێ بەریان هەڕاگەاند بوو و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەخوازێ هێزن ئەمریکا لە سووریێ بمینن تاکو ئەمریکا پەیمانên خۆ جەه بجەه بکێ و یەک ژوان پەیمانان دانینا سنوورێکیەش بۆی چالاکیên ئێرانێ لە سووریێ. هەروەها جێفری گوتبوو پێویستە کورد بەشداریە دە پرۆسەیە سیاسیە سووریە دەبکن و وەکە نویسکاری ڕووسی دەدێ خویاکردن و ئەمریکا دە ئەستراتیجەتە خۆیان نوودا وێ پشتێ بە کوردان گرێ بدێ. ژێ ئالیخۆڤا تەیمور ئەخمیتۆڤ شارەزا لە ئەنجومەنێ ڕووسی بۆ کاروبارێ ناودەوڵەتی دەبێژێ کوژە هەموو ئالیەکی ڕەخویایەک و هەماهەنگینە بەرە ئەمریکا و کورداندا هەیە بوو تورکیا ژوێ چەندێ دڵگرانە. تورکیا باوەڕیا وێ بە پەیمانên هەفبەشێن ئەمریکا نایە و داخویاکردن کۆ تورکیا بە تو ئاوایەکی نکارە ڕەوشە باکوورێ سووریە و مەبەستجێ ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ تێک بدێ. ئەخمیتۆڤ گوتی و ئەمریکا لەسەر دوو بەرەیان کار دکێ. ئەمریکا بەردەوام هەوڵ دەدێ پەیوەندیان خۆ لەگەڵ تورکیا بپارێزێ و دە هەمان دەمێدا دەخوازێ دە ئەستراتیجەتە خۆیان نوودا پشتێ بە کوردان گرێ بدێ.